أو ذكرش كبطريقتي تقتقي تسبيحاتك يا يعني تسبيحي چی قرتو بدستي وذكرك لو أنا ونهاتو محمد قطب فرم يا داوريش بشيوي خلوتي خواپرستی کە مرۆڤتیایدا لە واقعی هەست پێکراو بزر ببێ و لە دنیادا بڕێ تاکو بە پەروەردگاری خۆی تەنیا بمێنێتەوە لە کردەوەی واقعی زەویدا ببڕێ ئەمەش لەونەوە ناوازە دەگمەنەوە بەدی نەکرابوو یعنی نە تەقتەقەی تەزبیحەکە نەگۆشە گیری کابرای سۆفی کە ڕۆیشتوێ خەڵوت بچێشێ لە شوێنەکە هیچ یەکێک لەم ڕێگایانە لەم سەحابە بەڕێزانەوە نەهاتبوو ئەوان هەمویان ئازانی عیبادەتەکان یعنی چی وە ژیانیش چۆن پێویستە ببێ بە سەراسیمان ببێ سەرتاپای ببێ بە عیبادەت بۆ خوای پەروەردگار کاتێک خەڵکانێکی مسلمانیش بڕیاریاندا وا بکەن پێغەمبەری خوا بەرهەڵستی لێ کرد یعنی خەڵکێک کە ویستی گۆشە گیر بێ و خەڵوت بچێشێ پێغەمبەر عەلەیهی سڵاو وسلام بەرهەڵستی کردن وەکو بوخاری و موسلیمە جێڕنەوە کە جارێک سێ کەس چوونە ماڵێک لە ماڵەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسلام و پرسیاریان لەبارەی خواپەرستی پێغەمبەر کرد عەلەیهی سڵاو وسلام کە پێیان گوتن وەک بڵێ بە کەمیان زانی کەوتیان وەڵا ئاواکە کە ئەنەما ئەوانش بە کەمیان زانی جا گوتیان ئێمە لە کوێن لە چاو پێغەمبەری خوا کە خوا لە گوناهی پێشینە و پاشینەی خۆش بووە یەکێکیان گوتی هەرچی منم هەموو ڕۆژێک بە ڕۆژوو دەبم و ڕۆژێکی لێ ناخۆم یەکێکی تر گوتی منیش شەوانە هەڵدەستم و نانوم سێمیش گوتی منیش ژن ناخوازم کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بیستیەوە فەرمووی أنتم الذين قلتم كذا وكذا أما والله إني لأخشاكم لله وأعبدكم لله ولكني أصوم وأفطر وأقوم وأنام وأتزوج النساء فمن رغب عن سنتي فليس مني أو إيوان واتان وتوا بخوا من لإيوه بتر لخوا دترسمو لإيوه بتر داي برستم بلا من بروجوجة بمو شو هالسيجة كمو دجنومو جنيش دخوازم هر کسی بسنتي من رازي نبي لمنية ئەوان لە کاتی ممارەسەکردنی ژیان لە بوارە جیاجیەکانیان پەرستنیان ئەنجامەدا هەستیان بەوە کرد کە ئەمە پەرستنیەکە ئەنجامێدەن چکە بە پێی بەرنامەی خوای گەورە و نیەتیشیان بۆ خوای گەورەکە بێ بپەرست پەرستنی هەرە گەورەشیان کار و کردەوە بوو لە بوارە جیاجیەکانی ژیان یادی خوایانە کرد و لە خۆیانە پرسی ئایا ئەوان لە بارێکدان کە خوار ڕازیە پێی یا لەم لەحظەیە خوا لێمان تووڕێ و نابێ ببیگۆڕین ئەگەر لەباری ڕەزامەندی بووانایە ستایشی خۆیانە کرد و ئەگەر لە بارێکی دیکەشا بووەنایە داوای لێ خۆشبوونیان لە خوای گەورە کرد و زوو ئەگەڕان والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون أولئك جزاؤهم مغفرة من ربهم وجنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ونعم أجر العاملين أو كساني هرقا كاري خرابكن يانا حقي لخوكن خدا لبير نابنو لبري بارينو لخطا كان ببوري بێجگە لە خوش چرت ئەوانە پاداشیان لە لای پەروەردگاریان لێ بردنە و باغاتێکە کە جۆباران بە بەریانە دەڕۆن و هەر لەو باخاتانەیە ئەمێننەوە بە چەندە جوانە پاداشتی ئاکار چاکە ئەو کەسانی کە ڕەفتاریان جوانە فەنیعمە ئەجر العاملین وەکو چۆنە لە بەه یعنی وەی چەند جوانە ئەو پاداشتە خۆشەی کە بۆ ئەم پیاو چاکانە دانراوە کەوا بۆ وەختێکە هەستیانە نەکرد لە خۆیانە پرسی وەکو محەممەد قوتب ڕزای خوا لەوێ و خوا بیپارێزێ ئەڵێ لە خۆیانە پرسی ئایا ئەم ساتەی کە منیتیام ئێستا بە پێی بەرنامەی خوای پەروەردگارە و نیەتم بۆ خوایە هەردووچی ینی هەم نیەتم بۆ خوای گەورە هەم بە پێی بەرنامەی خوای گەورەیە کە لە قورئانە یا لە حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کەوا بووە مە عیبادەتە ئەنجامیەتە